ئەڤە دوو ڕۆژن و شەڕ و پەفچوون لە زیندانە غۆێرانیا بەژارێ حەسەکەی بەردەوامن و تێگوتن و حتاوەکە نەهاژی ڕەوش نەهاتیە کۆنتڕۆلکردن و تەرۆریستên داعشێ ژمارەیەک پاسەوانên زیندانێوەکە بارمتە دەستەسەرکردنە. کەناڵە سکای نیوز لە سەرزارێ ڕامی عەبدوڕەحمان ڕێبەبەرێ ڕەوانگەها سووریە بۆ مافێ مرۆڤان ڕاگەهاند کۆ زیندانە گوێران کە تێدەستێ تەرۆریستên داعشێدا. هەروەها کەناڵە سکای نیوز ئەو چەند ژێڕەت کرد کو هێزên سووریا دیموکراتیک کاربن ڕەوشە زیندانێ کۆنتڕۆل بکن و تەکازیر سەروێ چەندێژی کرد کو بهتر جە 105 چەکدارên داعشێ ژە زیندانێ ڕەڤیانە لێ هاتیە کارین کو 103 کەس جوان وەرێ دەستەسەرکردن جارەکەدن. هەمان کەناڵێ ئەشکەرە کرد حتاوەکە نەها 45 تەرۆریستên داعشێ دە عێریشە دەهاتنە کوشتن لێ تەرۆریستên داعشێ ژمارەیەک جوان کەسان ڕەڤاندنە کۆ زیندانێدا کار دەکردن و نەخویایەژی و ئەو کەسێن وەکە بارمتە هاتنە دەستەسەرکردن کوشتی نەویانجی دژیانێ دەمانە. وژێ ئالیخۆڤە لیوا ئۆلیگ جۆرافیلۆف جێگرێ بەرپرسیارێ ناڤەندە لە هەڤاتنێ لێ حمێمیم هۆشداریدا ئەمریکا و نابێ بالە فرەنشەرژ بۆی دەستەسەرکردنا چەکدارên داعشێن ژێ زیندانە غوێران ڕەڤیانە بکار بینێ ژبەر ئەگەر هەیە و دام و دەستگەهن خزمەتگوزاریە وەرنەتێک برن. ڤیان دەخیل ئەندامە ئەنجومەنە نونەرن عێراقێ تەکەس کرد کو ئەم بدلگرانی چاودێریە پرۆسەیە ڕەڤا چەکدارên داعشە ژێ زیندانە سینەعایە لە تاخە گوێرانە باژارێ حەسەکێ دکن کۆ دناڤوان کەساندا 20 سەرکردێن دیارên داعشێ هەنەک و هەڵگرن ناسنامەیە عێراقی و سوورینە. هەروەها ڤیان دەخیل تەکەسژی کرد کۆ پێویستە حکوومەتە فەدرال دزووترین دەمدا لەسەر درێژاییە سنوورێ عێراقی و سووریێ تەڤایە هێزان بخێ حاڵەتە ئامادە باشیەدا دناوان دەژی هێزن ئاسمانی و هێزن پاراستنە سنوور داکو ڕێنەدنە چەکدارên داعشێ ژێ سووریێ دەرباسی ناڤە خاکە عێراقێ ببن. هەروەها ڤیان دەخیل گۆچی و پێویستە هەمە هەنگیل گەل هەفەیمانیان ناودەوڵەتی لە عێراقێ وەرێکردن و هێزەوێن ژی بکەمنە حالەتە ئامادە باشیەدا داکو ئالیکار بن ژبووی هێزên عێراقی داکو چەکدارên داعشێ نکار بن دەرباسی ناڤە خاکە عێراقێ ببن. وژالی خۆڤەژی لیزا فەلەکەدین کاکەی ئەندامە لەژنە ناوچەین کوردستانیان دەروێ ئیدارەیە هەرێمە کوردستانی ئەشکەرە کرد کو پلانە کە زیندانە سینەعا لە حەسەکێ کو نێزیکی 4 بۆ 5,000 چەکدارên داعشێ تێدەیە تەڤای ئەوان چەکداران سەربەست وەرنە بەردان و بۆ ناڤە خاکە عێراقی وەرنە ڤە گوهاستن و بەتایبەتی لەسەر سنوورên هەرێمە کوردستانێ و هەمووژی لە چیایە قەرەچۆق کۆم ببن. و پێویستە ئەو بابەت زۆر بجددی وەرێ وەرگرتن ژبەر مەترسیە کە مەزنە ئەگەر تەڤاوە چەکدارên داعشێ لێ چیای قەرەچۆخ کۆم ببن ژبەربەریە نەهاژی چەکدارên داعشێ ژە زیندانە غوێران ڕەڤیانە و خۆگەهاندنە چیای قەرەچۆخ. لیزا فەلەکەدین کاکەی گۆتژی کو حتاوەکە نها ڕەوشە ئەساییشە شنگالێ نەهاتیە کۆنتڕۆلکردن و نەهاتیە کارین و تەفگەرە تەرۆریستên داعشێ لێ دەڤێرێژی نەمینێ و شنگال دەدەمە نەهادە و دوێ ڕەوشە نەهادا وەکە دەواازەیەکێش بۆی هاوردەکردنە داعشێ ژە سووریا بۆ عێراقێ تێبکارانین.